بەڵێ بەڕێزان ئمڕۆ کوردانی تاراوگا ژمارەیەکی بەرچاو لە ڕەوەندی کوردی لە بەردەم سەفارەتی عێراقا لە لەندەن کۆبوونەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایی دژی هاتنی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق چکە ئێتاوەکو ئێستا عێراق وەکو وڵاتێکی نائارام و سەقامگیر هاوڵاتیەکانی ناتوانن بە ئارامی تایە بژین و ئەمەش راپۆرتەکانی 2025 ساڵی 2025 ساڵ کە دەلالەت لەو ڕاستیەت کاکە عێراق یەکێکە لە لیستی وڵاتە مەترسیدارەکان بۆ ژیانی هاوڵاتیان. و ئەمڕۆ وەکو دەیبینین سەرۆکوەزیرانی کاربەدەستانی حکوومەتی عێراق بە مەبەستی مەرامی تایبەتی خۆیان و هەڵخەڵاتاندنی حکوومەتی بەریتانیا بانگەشەی ئەوە دەکەن کە وڵات ئارامە و یاسا سەروەرە بۆیە پەنابەران دەتوانن بگەڕێنەوە و ئێمەش وەکو حکوومەت ئامادەی وەریان بگرینەوە ژانێکی شایستەیان بۆ دابین بکەین. ئێمە سەرجەمە و بانگەشە و پروپاگەندانەی سەرۆک وەزیران ڕەت دەکەینەوە داکەوەکارین کە ئەو ڕێکەوتن نامەیە بوەستێت و کۆتایی پێبێنێت و لە هەمان کاتدا داوا لە حکوومەتی بەریتانیاش دەکەین کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکات. سەری خۆمان بە ناچاری لە وڵات و زێدی خۆمان هەڵگرتووە و ڕوومان کردوتە وڵاتێک کەوا دەزانێت نرخ و بەهای مرۆڤ دەزانێت و کەرامەتی دەپارێزێت بۆیە هاتوونێتە ئەم وڵاتە چونکە ئێمە پێوان وابوو شانشینی یەکگرتووی بەریتانیا مەوا و جێگایە کە بتوانین ئارامیمان تیادا دەست بکەوێت و لە کۆڵی قورس و ئازارەکان و سەرشانمان کەم بکاتەوە. بۆیە لێرەدا ڕووی دەممان دەکەینێتە سەڵاتدارانی بەڕێزی ئەم وڵاتە داوایان لێ دەکەین تکایە بهێڵن کەمێک ئاسوودەییمان دەستکەوێت و بشوویەک بەجەستەی شەکەت و خێر لە خۆنەدیوی خۆمان بدەین و بتوانین خزمەتێک بکەین و سەربەرزانە کار بکەین و نان و ئازادی دەست بخەین. بۆ زیاتر تعبیرکردنی لە ڕێی خۆیان ئێستا چینە لای چەند هاوڵاتیەک بۆ ئەوەی کە هۆکاری ڕاستەقینەی کۆبوونەوەکەیان لێرە خۆیان لە زاری خۆیانەوە جۆمان لێبێ و لە زاری خۆیانەوە تعبیرکە لەو بارەدۆخی کەتیان. بەڕێزم سپاس بۆ چاپەکەونەکەتم. تۆکو هاوڵاتیەکی ئمڕۆ لێرە کۆبیتەوە لە بەردەم سەفارەتی عێراقا باشە هۆکاری کۆبوونەوەی ئێوە لێرە چییە؟ چی هۆکارێکەوەی هێناوەتە بەردەم سەفارەتی عێراقی ئمڕۆ؟ ئێمە ئەوڕۆ خۆپیشاندانێکی مەدەنیانەمان کردووە لە دژی ڕێکەوتنامەی نێوان عێراق و بەریتانیا کە سوودانی هات بۆ وڵاتە عێراقی بە ڕووکەشێکی جوان وەسف کردو بە سەیفتی وەستی کرد بەڵام لێرەدا هیچ سەیفتێک بەدی ناکرێت. پەنابەرانی عێراقی کە بگەڕێنرێنەوە بۆ عێراق بە زۆرەملێ مەترسی خواردن و نان و ئاو کێشە نییە. مەترسی سەیفتیان کێشەیە دەکوژێن کێشەی شەخسیان لەگەڵ شەخسێشکە هەیە یاخود لەگەڵ بە پرسێک هەیە لەگە حەژی شعبی هەیە لەگە هەر قەومێشکە بێ لێرەدا کێشەکە خواردن نییە. ئەمان بەڵام کە سوودانی هات بۆ ئێرە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە کۆبووەتەوانێ باسی ڕووکەشێکی جوانی بۆ عێراق کردەوە. بەڵێ شتەکە وان نییە هیچ کەسمان ئێمە ڕامان نەکردو لەبەر نەبوونی نان لەبەر نەبوونی ئاو لەبەر نەبوونی شتێک هەمومان کێشەیەکمان هەیە دەکوژین لە وڵاتی خۆمان کێشەی شەخسیمان هەیە یاخود کێشەی عەشایریمان هەیە یاخود کێشەیەکمان هەیە مەترسی لەسەر ژیانمان هەیە. بەڵێ بزانین ڕێی بەڕێزی و بۆ ئمڕۆ لێرە ئامادە بووە لە بەردەم سەفارەتی عێراقا. سپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئەم هەلەتان ڕەخسانەوە بۆ ئێمە وەکو جەماوەرێکی بە شەرەف هاتوونەتە ئێرانە بە بۆنەی ئەوەیە کە سوودانیاتەوە ڕێکەوتنی لەگەڵ وەزیری بەریتانیا کردووە ئێمە هەمومان بەم ڕێکەوتنە ناڕازین لەبەرەوەی زۆربەی زۆری خەڵکێکی زۆری تایە کێشەی کۆمەڵایەتیە کێشەی سیاسیە بە بۆنەی دوو بنەماڵەوە ئەمەم کە لەم چواردەورە تۆی بینی بە بۆنەی دوو بنەماڵەوە هەڵاتووە بەڵام ئێمە ئێستا لێرە کشتمان کە بۆ کۆبوونەتەوە ئێمە هەمومان ناڕازین بە ئەوەی کە بە زۆرە ملیە خەڵک بنێنرێتەوە لەبەرەوەی ئێمە زانی کە بڕۆینەوە گشتی یعنی سەرنوق مەکرێ لە وڵاتی ئێمە بە هەزارها هەیە سەرنوق مەکرێ یعنی وڵاتێکمانەیە وڵاتەکەمان هیچی دا بەسە نییە بە بۆنەی دوو بنەماڵەوە هەرمووی گیری خواردێ. زۆر سپاس بۆ ئێوە. سپاسەکەی وەک پەنابەرێکی عێراقی با دیپۆرت نەکرێنەوە چونکە ئێمە ژیانمان لە مەترسیدا ئێمە لە دەست دوو بنەماڵی مافیا ڕامان کردووە بەڕاستی سوودانی غەدر لە پەنابەران دەکات گە داوای دیپۆرتی پەنابەران بکات. بەڕێزان ئێسامانی ڕێی هاوڵاتێکی تر وەرگرین دەربارەی گربوونەوەی لێرە. بەڵێ زۆر سپاس بەڕێستان زۆر سپاس بۆ ئەم هاوڕێیانە. ئێمە بەڕاستی نازانین شەر لە دژی سوودانی بکەین مەسئول بەرزانی بکەین تەڵەبانی بکەین بە جددی نازانین ئێمە هاوڵاتی کامە وڵاتین کوردستان عێراقی نەفغانستانی بەڕاستی دژی ئەم بڕیارەی سوودانینە و دژی نەرنەوەی پەنابەرانە زۆر سپاس بۆ بەڕێستان. بەخێرهاتنی هەموو چالاکوان و هەموو کوردێک دەکەم کە لێرە کۆبوونەوە لەبەرەوەی ئێمە عێراقی نین ئێمە کوردین وە کورد و عێراقی لە یەکتر جیاوازە
شێوازە ئەو هاتووە بە ناوی کوردەوە بازرگانی دەکات و ئێمە دژی ئەو ڕێکەوتنەی زۆر سپاسان دەکەین. دەستان خۆش کۆبوونەتەوە ئێمە زۆر زۆر ناڕازیم بۆ بڕیارەی کە سوودانی داوێتی لەگەڵ حکوومەتی بەریتانی لەبەرەوە هیچ کەسێکمان بە خۆشی و بە ڕازامەندی خۆمان ناتوانین تا وڵاتەوە تاوکێستا دیپۆرت بکرێنەوە بە ناڕەزامەندی خۆمان. سڵاوتان لەبێ پێشەکی بە خێراتی کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەک کوردانی بەریتانیا لێرە گربوونەتەوە و خۆم و کەندامی کرخرای هەفتەی شوبات لە دژی لە بەردەم سەفارەتی عێراق لە دژی ناردنەوەی پەنابەرانی عێراقی و ئیدانەی ئەو ڕێکەوتنە دەکەین لەبەرەوەی سوودانی ناتوانێت بڕیار لەسەر سارەنووسی ئێمەی کورد بدات و نازانێت چ دەگوزارێت لە کوردستان. ئێمە لەلایەن دەسەڵاتی یەکێتی پارتیەوە 30 و چەند ساڵە وەک تیرۆریستێک ئێمە دەچەوسێنەوە مافیاتی دەکەن هەزار شتی خراپ دەکەن یعنی ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین بمانێنەوە ژێر دەسەڵاتی وان ئێمە ئامادەین لەژێر سایوان دەبژین. زۆر سپاس. پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو کوردانی چاوراگە ئەمڕۆ هەستاین بە دژی ئەو بڕیارەی سوودانی کە هەڵدەسێت بە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی کورد لە وڵاتی بەریتانیا. ئێمە بە هیچ شێوازێک ڕازی نین کە ئێمە بنێرنەوە مەژیامان لە مەترسیدایە هیوادارن مافمان نەخورێت و بە هەناوەمان بن. لەوەتی جۆمنە و بڕارەی بووە بەخوای گەور یەک شەی خۆم ناکەی لە خەفەتان چکە من لە کێشەی زۆر گەورەدام بە شێوازم قبوڵی ناکەم بڕۆمەوە پێشەوەی بڕۆمەوە با لێرە ڕێک خۆمەکوژم پێشەوەی بڕۆمەوە چکاتی من قبوڵی ناکەم کێشەی زۆر گەورەم هەیە بۆیە محەممەد سودای نازانانی ئێمە چ کێشێکمان هەیە لێرە لە خۆی بڕیارە دە لە خۆیەوە با بێ پسالی ئەمەم کە اینجا بڕیار بدە بۆیە ئەمە زۆر ناڕازاین و دژی ئەو بڕیارەی دژی ئەو ڕێکەوتنامەین شڵا ڕوش نادەبێت شێوازێک دەست خۆش بێەوەش دەکەم ئەمڕۆ لە بەرواری 2025 گربوونەوە دژی نردنەوەی پەنابەرانی عێراقی من خۆم کەیسی سیاسی مێ و لەبەر سیاسەتی یەکێتی و پارتی هەڵات چی پامێکەیە تامەوەی من وەکو پەنابەرێکی کورد و عێراقی لە تاراوگە لە وڵاتی بەریتانیا ئەمڕۆ بوو بەردەم قونسڵخانەی عێراق لە شاری لەندەن هاتووم گرمەوە لەگەڵم هاوڕێیانە دژی ناردنەوەی پەنابەرانی عێراقی بە زۆر لە ڕاستی ئەمە زۆرێکمان بەهۆی کێشی سیاسی کۆمەڵایەتی و لە دەستی بنەماڵی بەرزانی تاڵبانی هەڵاتووین و هیچ گەرانتێک نییە بۆ ناردنەوەی ئێمە ئێمە سەلامە دەبینیانە کە تۆ باوەڕ بە کێشەکانمان ناکەی چ گەرانتێکە دەبم بنێریەوە بەیەکجاری We as a Kurdish immigrants in front of Iraqi consul totally against the agreement between Britain and Iraqi government to send us back because honestly deporting us back it means killing us all so we're going to be against this agreement between them and we're refusing them because there's no any guarantee to our life to send us back home. Thank you. Thank you. دژی بڕیارەکەی سوودانی ئێمە ئەو پەنابەرێکی کورد چونکە بەسەدان کەس کێشی کۆمەڵایەتیان هەیە لە جنگ ئەو دوو بنەماڵە مەسئولەکانی ئەو دوو بنەماڵە بۆیە ئەمە دژی ئەمڕۆ لە شاری لەندەن خۆپێشاندانمان دژی ئەو بڕیاری شێخ محەممەد سوزانیمان کرد کە ئیمزای کردەوە لەسەرەوەی کە دیپۆرت بکرینەوە لە بە زۆرە ملێ. سەرەتا دەستخۆشی لە کەناڵی بیکەیفۆر دەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان من دەمەوێت وەکو تاکێکی کورد وەکو چالاکوانێک دژی ئەو بڕیارەی محەممەد سودانی بوەستینەوە کە ئەمە ئەرکێک لەسەر هەموو تاکێکی کورد لە وڵاتی بەریتانیا هیوادارم هەمویان بێنە سەرخەت و یەکدەنگ و یەک ڕەنگ هیوادارم بتوانین کە ئەم بڕیارە فەشەل پێ بگەینەوە زۆر سپاس. تاکە سەرەتا بە خێراتتان دەکەم تەنها یەک وەڵام بۆ پرسیارێت جەنابتان بەس دەڵێم ئەگەر سوودانی ڕاست دەکات تەنها با کێشەی دوو عایلەی بچووکی عێراق چارەسەر بکە ئەو کاتر من دەڵێم بەڵە چارەسەرم کێشەکانی پێ و ئەتوانێت ئاسایشی هەموو تاکێک کوردابی بکات بە عێراق و بە کوردستان بە هەموو شوێنەکەوە تەنها لەم چارەسەری دوو کێشەی نێوان دوو عایلی بچووکی عێراق کە توان هەر کاتێک توانین چارەسەری بکات ئەو کاتە لەم بەڵە چارەسەری کێشەکانی تریش بێ ئەو تەنانەت ناتوانێت کێشەی دوو عایلە چارەسەر بەڕێزەڵێ کە ڕێکەوتنەکەش کەس خواردووە. پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ڕاستی کۆبوونەوەی ئەمڕۆمان وەکو چالاکوانی هەفتەی شوبات لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن دژی ئەو بڕیارەی محەممەد شیع سوودانی ئێمە لێرە پێڵین ڕاستە ئێمە کوردی عێراقین بەڵام ئەو بڕیار دەدا لەسەر هەموو تاکێکی عێراق ئایا هەموو ڕۆژنامە نووسانەی کە لە بادینان و لە هەرێمی کوردستاندا گیراون بەناحەق ئایا ئەمانە ژیانیان سەیڤە
ئایا ئەمانە ژیانیان لە مەترسیدانیە چەندەهان ڕۆژنامە نووسمان کوژراوە لە هەرێمی کوردستاندا ئایا ئەمانە بڕیار لەسەر ئەم هەموو قەرارانەدا ئەگەر ئەوەنە دەسەڵاتی هەیە با بتوانێت ئەو ڕۆژنامە نووسانە و چالاکوانانەی زیندانانی هەرێمی کوردستانمان بۆ دەربکاتەوانێ ئازادیان کە ئێمەش ئەڵێن بەڵێ ئەتوانین بڕۆینەوە ژیانمان لە لاچە سەیڤا بێت. ئێمە وەکو چالاکوانانی ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ بەشداریمان کردو لەم چالاکیە دژی ئەو بڕیارین کە حکوومەتی عێراق و حکوومەتی بەریتانیا ئەیدەن لەبەرەوەی ئەوە هیچ زەرەر و زیانێک بە خەڵکی عەرەب و خەڵکی خواروی عێراق ناگەێنێ گەورەترین زەرەر و زیان بە خەڵکی کورد و خەڵکی کوردستانە گەێنێت چکە ئێمە لە دەست زوڵم و ستەم ڕامان کردو لە دەست حیزبی دەسەڵات و حیزبی یەکێتی و پارتی ڕامان کردووە بۆیە ئەم ڕێکەوتنە بە هەموو شێوەیەک ڕەتەکەینەوە بە هەموو شێوەیە پاڵپشتی و پەنابەراناکەین لێرانە و زۆر سپاس بۆ هەموو لایەک و زۆر سپاس بۆ ئێستا لێرە ئامادە بوون. چالاکمان کۆبوونەوە لە دژی ئەو بڕیارەی کە لە نێوان سەرگۆزیرانی بریتانیا و سەرگۆزیرانی عێراق سودانی کراوە کە بۆ دیپۆرتکردنەوەی پەنابەران چکە بڕیارێکی زۆر سەقەتە و دڵنیاشم زۆربەی پەنابەران کە بگەڕانەوەن بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق تووشی مەترسیە دەبن بۆیە زۆربەیمان بۆ کێشەی سیاسی و کۆمەڵایەتی ڕووناکردن لە وڵاتەکە. پێشجی بەخێرهاتی وڵاتم دەستخۆشیان لێ یەکەم ئێمە وەک چالاکوانی ڕێکخراوی حەڤەی شوبات کۆبوونەتەوە بە ناڕەزایی دەربڕینی ناڕەزایی کە کابرایەکی عەرەب هاتووە قەرار لەسەر ژیانی ئێمەی کوردەیات ئەمە هیچ ماف و ڕەوایەک نییە. ئێمە باڕێگای بەرێکدا گەشتین بە ئازادی بە بڕیارێک مەمانێنەوە دۆزەخ. من یەکێوە خۆم کە نیشتەجێی جێنەکۆکە عەرەبیەکانم کە چەندای چەند ساڵە لەژێر دەسەڵاتی عێراقیدا ئەچەوسێنرێنەوانێ وەکو نەتەوەی کورد تا کۆتەوت قسەشم ئەوەیە کە هەتاکو خوێن لە جەستەی ئەمە هەبێت دژیان بڕیارین و هەرگیز گربوویتەوە لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن ئەتوێت چی پەیامێک بگەیەنی بەم گربوونەوەیە بە ئامادەبوونیت لێرە. دەستان خۆش بە خێراتنی هەموو چالاکوانان و ئازادی خوازان دەکەم کەم ڕۆتوانیوانە لێرە کۆبنەوە و دەنگی ناڕەزایەتی خۆیان بگێنن لە بەرامبەر ئەو ڕێکەوتنی کراوە لە بینی حکوومەتی عێراقی و بەریتانیادا. بەڕاستی ئێمە وەکو ئێمە خۆمان بە کورد دەزانین ئەو ڕۆکۆ کوردەکان لێرە کۆبوونێتەوە دژی ئەو ڕێکەوتنە. ئەم ڕێکەوتنە لایەن عێراقەوە کراوە. من بەش بە حاڵی خۆم دەڵێم کوردستان بەشێک نیە لە عێراق. تا ئەم دەقەیەش عێراق بە وڵاتی خۆم دانانێم من کوردم و کوردستانیم. ئیتر کە دەنێرێتەوە بۆ کوردستان یار کەسێک بەتەمایە بنێرێتەوە بۆ کوردستان ئایا ژیانی سەلامەت دەبێت لە وڵاتە لەو شارە لەو شوێنە یان دەتوانێت دەستەبەداری ئەوە بکە کە ئەو کەسە دەنێرێتەوە بە سەلامەتی و بە ئازادی لە وڵاتی خۆی بسوڕێتەوە و دەستگیر نەکرێت. دەستان خۆش. بەڵێ بەڕێزان وەکو بینیتان کە ئیمڕۆ ژمارێکی بەرچاو لە ڕەوەندی کوردی و هاوڵاتانی کوردی لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن گرببوونەوە بۆ تعبیرکردن لە دەنگ و ڕەنگی خۆیان. چیا سعات پەیامێر کەناڵی بکەیفۆ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. BK4